زۆر باشە هەر لەسەر ئەم مژارە لەبارەی پەیوەندیەکانی ئێران و ئاساییبوونەوەی لەگەڵ وڵاتانی کەندا و وڵاتانی عەرەبی بە تایبەت مەبەستمە لەگەڵ دکتۆر عەلی ڕەزا نووریزادە گفتوگۆ بکەم بەرپرسی ناوەندی توێژینەوەی ئێرانی عەرەبی ڕاستەوخۆ لە لەندەن لەگەڵما. دکتۆر عەلی بەخێر بێی بۆ کوردستان 24. ئەوەی کە ئیبراهیم ڕەئیسی باسی دەکات دەڵێ بەرەو پێشچوونی بەرچاو لە پەیوەندیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی کەندا و هەیە ئەمە تا چەند واقعیە؟ سڵاوتان لێبێت لە ئێوە و لە بینەرانتان. بێگومان ئێستا هەوڵێک هەیە لەلایەن حکوومەتەکەی ڕئیسیەوە کە لە ویلایەتی فەقیەوە بۆی ئاراستە کراوە بۆ ئەوەی دەست کراوە بێت هەوڵی ئەوە دەدات کە کارێکی باش بکرێت و لێرەدا ئێستا ناهاوسانجیەک هەیە لەگەڵ ڕئیسی و ئەندامانی دیکەی حکوومەتەکەی. خۆتان دەزانن لە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ئەفریقیش بە هەمان شێوە پەیوەندیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی ئەوروپا و هەندێک هەڵپەستێدراوە و سڕکراون تا ئێستا ئەم پەیوەندیانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەکراونەتەوە. بۆیە پەیوەندیەکانی ئێران ئێستاش هەندێک لە چاوەڕوانیدایە. بۆیە پێشبینی دەکرێت و هەوڵ دەدرێت بۆ ئەوەی ئێران دووبارە بتوانێت پەیوەندیەکانی خۆی ڕێخ بکاتەوە و ئێستا چاوەڕێ ئەوەین و سەرکردایەتی هەموو ئەو هەڵوێستەی گۆڕەپانی ئێران و شەقامی ئێرانی هێچکە شەقامی ئێرانیش لەم بارودۆخە ناڕازیە. زۆر باشە پەیوەندیەکانیش ئێستا ئێران دەیەوێت هەوڵی ئەوە دەدات کە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دیکە باش بکات. ئێوە چ لەمپەر و بربەستێک دەبینن بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیانە زیاتر بەرەو پێش بچن و ئاسایی ببنەوە؟ باوەڕم وایە باشکردنی پەیوەندیەکانی پەیوەندیدارە بە چەند هەنگاوێک. یەکەم شت ئەوەیە کە پەیوەندیەکان ئاسایی ناکرێتەوە. ئێران پەیوەندیەکانی ئاسایی ناکرێتەوە لەگەڵ وڵاتانی دەوروبەر ئەگەر بێت و هەندێک ئاراستەی نەبێ. بۆ نمونە بوونی کورد لە عێراق ئەمەش خاڵێکە. هەروەها سیاسەتی نایەکسانی و ئەنجامدانی بەرپاکردنی سیاسەتی نایەکسانی بەرامبەر بەوانە ئەمە شتێکە کە نابێتە هۆی ئەوەی کە پەیوەندیەکان ئاسایی ببنەوە. حکوومەتی ئێران پێویستە ڕێکاری گرنگ و ڕاستەوخۆی هەبێ و هەروەها ڕاشکاوانە بێ ڕاشکاوانە کار بکات لەبارەی ئەو هاوڵاتیانەی کەوە خاوەن ڕەگەزنامەی وڵاتانی ئەوروپان و پێویستە هەڵسوکەوتیشی لەگەر وڵاتانی دەوروبەری وەک عێراق و هەروەها وڵاتانی کەندا و باشتر بکاتەوە. بۆیە من باوەڕم وایە هەوڵەکانی ئێران ناگاتە سەرکەوتن ئەگەر بێت و ئێران سیاسەتی خۆی نەگۆڕێت و تێدا نەکات. یعنی خۆتان دەزانن ئاساییبوونەوەی پەیوەندیەکانی ئێران لەگەڵ سعودیە لە کاتێکدایە کە سعودیا هاوپەیمانی ئەمریکایە و لەلایەکی دیکە سعودیا دێتە ناو کۆمەڵەی برێکسەوە لەگەڵ ئێران لەگەڵ رووسیا و چین. پێتان وایە کە سعودیا چۆن دەتوانێت هاوسەنگیە بپارێزێت؟ سەرەڕای هاوپەیمانێتی نێوان ئەمریکا و سعودیا سیاسەتێکی سربەخۆ پیادە دەکات لە سەرەتای شەڕی ئۆکرانیەوە. سیاسەتی سعودیا سیاسەتێکی ڕاستەوخۆی هەبووە سعودیا و سەرڕای ئەمەش بەرژەوەندەکانی نێوان ئێران و سعودیا لە بەرژەوەندی هەردوو لادایە. واتە ئەم هەڵبژاردنە دووسەریە. بۆ نمونە لە قەیرانی ئێران و یەمەن و ئەو قەیرانێکەوە ئێستا لە عێراق هەیە هەموو ئەمانە پەیوەندیدارن. بۆیە پێتان وایە لە بەرژەوەندی کام لادایە زیاتر ئەم ڕێکەوتنە ئێران یا سعودیا؟
ئەمە بێگومان دوولایەنەیە بەبێ هیچ گومان ئێران بەرژەوەندەکانی خۆی لەگەڵ سعودیا دەیەوێت باشتر بکات و بەرژەوەندی لەگەڵ سعودایە هەروەها سعودیاش دەیەوێت ئێران لە یەمەن دەربچێت و هیچ جۆرە هەڵوێستێکی لەم بارەیەوە نەبێت ئەگەر بێت و ئەمە ببێتە ڕێککەوتنێکەوە دەتوانن ڕێککەون. باشە دکتۆر ینی بە پێچەوانی سعودیە کە خۆتان دەزانن ئێران یەکلایی بۆتەوەلەوەی کە ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا لە بەرەی دوژمنی ئێرانن و خۆی یەکلا کردوتەوە بۆ بەرەی رووسیا چین و هاوپەیمانەکانیان پێتان وایە کە بەم شێوەیە ئێران زیاتر دەستەمۆی رووسیا و چین دەبێت؟ هاوپەیمانێتی لەگەڵ رووسیا بێگومان هاوپەیمانێتیەکی سیاسیە و هەروەها هاوپەیمانەتی لەگەڵ چین هاوپەیمانێتیەکی بازرگانیە ئێران و تا ئێستا هەوڵی ئەوە دەدات کە پەیوەندیەکانی لەگەڵ ڕۆژئاوا باشتر بکات و چونکە ئەو هەناردەیکەوە ئێستا هەیەی هەوڵی ئەوە دەدا بڕێتە ڕۆژئاوا هەروەها پیشەسازیش بە هەمان شێوە لەم سێکتەر و کەردانەشدا ئێستاش هەر هەمان بەردۆخە 34 ساڵە سیستەمی دەسەڵاتداری ئێران گۆڕاوە و شۆڕشی ئێران بەپەبەوە بەڵام تا ئێستا ئێران پشت بە سەچی ڕۆژاوا دەبەستێت و ئێستا سەچی ئەمریکی هەیە بۆیە ئێستا ئێران پێویستی بە تەکنۆلۆژیا هەیە رووسیا ناتوانێت ئەم تەکنۆلۆژیایە واتە ئەو داواکاریانەی ئێران پیادە بکات بەڵام لەبارەی چینەوە ئەمەش پەیوەندیەکی بازرگانیان هەیە و هاوپەیمانی یەکتری بازرگانی بەڵام چین ئێستا لە دژی خۆپرسەکردنی ئێرانە و هەروەها هەوڵی ئەوە دەدات کە تەکنۆلۆژیای ژیر ڕەوانەی ئێران بکات سەرڕای هەموو ئەمانەش ئێران ئێستا لەبارەی سەرجەم ئەم ڕێککەوتنانە هەوڵی ئەوە دەدات لەگەڵ غەرب واتە لەگەڵ ڕۆژاوە بگاتە ڕێککەوتن چونکە ئێران ئێستا لە بەردۆخێکی بازرگانی خراپدایە. زۆر سپاس بۆ شرۆڤ ڕوونکردنەوەکانت دکتۆر عەلی ڕەزانووریزادە بەرپرسی ناوەندی توێژینەوەی ئێرانی عەرەبی لە لەندەن لەگەڵم بووی سپاس.